بەڵامەوەی کە لە هەمووی باوترە چوار جۆریانە کە لە هەمووی باوتری ئەو چوار جۆرەش بریتە لە میزرانەگرتن بەهۆی فشارەوە. دەکرێت ئەم فشارە فشارێک بێت لە ئەنجامی پێکەنین و قاقایشی زۆر زەرە و دەکرێت هەر جۆرێکی تر بێت لە فشار بۆ مرۆڤ دروستە بێت ئەو فشارە دەرونیەکان و فشاری جەستەیشمان هەیە لە قەڵەوبوون تجای قەڵەوبوون لە ناوچەی کەمەر ورگا کێش زیادی یاخود هەندێک جار بەهۆی دووگیانیەوە بێت. ئەمەی کە بەدەستی منەوێ بریتە لە ئاگر کوژێنەوە. ئێستا ئەمە پڕە لە پاودەر و پڕە لە گاز چاوەڕێوەیەکە فشارەکە شلکەیتەوە بۆی کە لێرەوە پاودەرەکە بێتە دەرەوە. بەڵام ئالێرە ئەم گیرەیە گرتوێتی. ئەگەر منم گیرەی ڕافکێشم و دەستێک بەما بنێم یەکسەر هەموو بۆدرەکە ئەڕژێت. بەڵام لە بەرەوەی شوێنەکە گشتی ئەو کارە ناکەم. ئەمە هەمان ئەو کارەیە کە لە ناو لەشی مرۆڤە ڕوو ئەدات و میزی ڕاگرتووە. ئەم گیرەیە دەکەوێتە کۆتایی بۆری میز و لەو شوێنەیە کە ناهێڵن لە ڕێگەی چووک یاخود زێوە میز بێتە دەرەوە. بەڵامەوە هۆکارانە چین کەوا لە مرۆڤەکە نەتوانە میز ڕابگرێت و ئەم گیرەیە شل بێتەوە و ئەم میزەڵدانی مرۆڤ بەتاڵ بێتەوە. ئەگەرچی میزەڵانی مرۆڤ تەنها ئەمەندەیە